ئێمە سوپاسی حکوومەتی ئیتالیامان کرد بۆ هاوکاریەکانی بۆ هێزی پێشمەرگە بۆ مەشکردن بۆ هێزی پێشمەرگە تیمە تایبەتەکانیان لە سەنگەرەکانی پێشەوە لەگەڵ پێشمەرگە و بە تەفسیل باسی داعش و وەزعی داعش ئێستەکەوە لەم کاتەدا لە داهاتوودا چی بکەین و ئەوان دووپاتی ئەویان کردەوە کە هێزەکانیان بەردەوام بن لە یارمەتیدانمان لە هاوکاریکردنمان. ئەوە مای دڵخۆشیەکە ئەمڕۆ جەنەرالێکی گەورە سەردانی سلێمانیەکەوە لە نزیکەوە لە داواکاریەکانی پێشمەرگە لە وەزعی کوردستان لە دەنگ و باسی سەنگەرەکان و شەڕەکان لێکۆڵینەوە. ئیتالیا دیارە لێپرسراوێتی KTCC وەرەگرێ بە تەناوب و ئێستا لە هەفتەی داهاتوە جارێکی تر مەسئولیەتەکە گرێتە ئەستۆی و تاکو ئێستاکێ زیاتر لە 10,000 پێشمەرگە بۆ 11,000 پێشمەرگیان مەشق پێ کردووە لە هەرێمی کوردستان ڕێزەکانی بەرگری و فریاکەوتن زێرەڤانی لەبەر ئەوە دەورێکی باڵان هەیە و لە ئەوەش بەردەوامە بێ. هەم مەشق پێکردن هەم تیمەکان تایبەتەکانیان لە پێشەوە و هەم هەواڵگریەکانیان لە هەرێمی کوردستان. È importante che lo sforzo internazionale contro il terrorismo non conosca interruzioni. ئەوە زۆر گرنگە کە هاوکاری هێزەکانی نێودەوڵەتی بەردەوام دەبێت و ڕناگیرێ دژی تیرۆریزم. Sicuramente ci sarà un momento in cui la parte geografica di Daesh sarà sconfitta. بێگومان لە ڕووی جوگرافیەوە بەشێکی داعش لە ناو دەچێ و دەشکێ. Ma la comunità internazionale, i Peshmerga, l'Iraq, tutti quelli che hanno la sventura di confrontarmi con il terrorismo dovranno rimanere vigili e continuare l'attività. هێزە نێودەوڵەتیەکان و پێشمەرگە دەبێ بەردەوام بن لە پاراستن و چاوکرانەوە دژی هەر چالاکیەکی ئەو هێزانە تیرۆریستانە. Perché quello che bisogna combattere è il radicalismo e la violenza, ma è anche l'instabilità e noi dobbiamo contribuire a creare e a supportare la stabilità in tutti i paesi. ئێمە کە لێرن بۆ ئەوەی دژی ڕەدیکاڵ و تونند و تیژی بوەستینەوە دژی ئەو هێزانێک کە تونند و تیژی بەکاردێنن و بەردەوام بین لێرە لە پاراستنی سەقامگیری و هەوڵ بدەین بۆ سەقامگیری.